سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون لەسەر دەرمانی جیایی کە لە نێو بازاڕەکانی کوردستان بە سەدان شوێن هەیە دەرمانی جیایی دەفرۆشێت. بەشێکی زۆر لە خاوەنەکانیان دەڵێن کاکە سەرمان سپی کردووە لە ناوە و ئیشەیە ئەو سوودەی لە دەرمانی جیایی هەیە بە هیچ شێوەیەک لە دەرمانی کیمیایی لە نێو سەیدەلیەکان دەرمانخانەکانی تەندروستی نییە. ئەمە سروشتە و زیانی نییە. ئەوانەشی لەوێ کار دەکەن خەڵکێکن لە دەرەوەی پسپۆڕیەتی دەرمانی گیانی ئەو کارە دەکەن. بەشێک لەو خەڵکی ئەو دەرمانانە بەکار دێنن بوونەتە قوربانی و گیانیان لە دەستداوە. ئەم جارە هاتوین بە دوواداچوون لەسەر ئەو پرسە دەکەین بزانین ڕاستی بابەتەکە لە چێیە و نادروستی بابەتەکە لە چه بوارێکدا. کاکە ئێوە ئیش لەسەر دەرمانی جیایی دەکەن. دەرمان دەدەنە خەڵک دەڵێن ئەوەی بخۆ قەڵەو دەبی، ئەوەی بخۆ زەعیف دەبی، ئەوەی بخۆ جوان دەبی، ئەوەی بۆ خۆشتان بەکار دەهێنن؟ من هەموو نوعەکانم تاق کردو. بەخۆت؟ بەخۆم بەری. یعنی بەر لەوەی بدەیت بە کەسێک؟ هەموو نوعەکەم خواردە. هەموو حەبێ؟ بەری. چۆن؟ هەموویم تاق بەر لەوەی بکڕی تێست بە خۆت دەکەی؟ نەک بۆی بە تێست بەخۆم بکەم. بەس خواردیتم تاقیم کردو ئەرەم. ئەی بۆ قەڵەو نەبووی؟ ئەی وەڵڵاهی بن. ئێستاوە برای منە باش نێزیکەی 10 کیلۆ زیاد کردی. بە حەبەکەی؟ بە عەبەکەی ئەوەتەوە لە بەرامبەر. لە دەرمانی جیاییە یان لە سەیدەلیە؟ نانە جیاییە. 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 مشتیمە جیاییە کاک. بەش کاکی من بە قوربانت بم. بەڵێ. یعنی هەموو ئەوانەی لە کەرتی تەندروستی ئیش دەکەن. بەڵێ. کوڕی دەرێ و حەبانە خوا دەزانی چی نا شتیوان نییە. کوشتیوان؟ نا ئێستا ڕێزم هەیە ئەو ئافرەتەی کە دەڵێن مردیە. چێ دەڵێ بەو حەبەی مردیە؟ یان پرسیارە؟ پرسیارە کە من لە توی دەکەم. ئەوان دەڵێن کەرتی تەندروستی دەڵێ وەزیر باشە چەند ساڵە عەبی قەڵەوی دەفرۆشێتن. باشە کادی ئەوانەی کە دەڵێن خراپە ئیلا ئەو کچە مردە چێ دەڵێ بەوی مردیە؟ باشە بادەم دەبی تەرمەکانی کەش با بزانی چەهانە بە عەبی قەڵەوی مردیە. ئەمن بەخۆم عەبی زەعیفیم خواردیە. ئەم بە بەڵگۆ قسەی دەکەم. باشە وەزنی من 98 کیلۆ بوو. ئێستا 77 کیلۆمە. دەبایە ئێستا من زوو بمرم. دەبایە زوو بمرم. باشە پێت ڕاستە هەر دەرمانێک بێ بەبێ چاودێری و کوالیتی لە دەرمانخانەکە؟ نەنا ئەمە لەگە شتی خراپدانینە. خاتون تۆ هاتووی بۆ دەرمانی گیایی. دەرمانی گیایی دەکڕی؟ نا باوەڕم پێی نییە بەس یعنی هاتووم خراپکردن. یعنی تۆ هاتی شتێکی بەسیت دەکەن؟ بەڵێ. بڕات بە دەرمانی گیایی نییە. بەس ئێستا تۆ لە دوکانەکەی هاتووی شت بکڕی. بەس ئەوەی کە یعنی ئەو شتێک کە بڕام پێ هەیە شتێکی بەسیتە دەیکڕم. بەسیتە. باشە سەبارەت بە قەڵەوی زەعیفی جوانکاری زۆر زار دەبینم ئافرەت بەکاردێن ینی دەکڕێت دەڵێ ئەمە لە شوێنێکی دەرمانی گیاییم کڕیوە زۆر دەڵێن باشە و بەکاریش دێنن. ئەو شتانە هەیە وانە؟ بڵێ هەیە زۆریشەیە. دەگوترێت ئێوە هەموو جۆرە دەرمانێک دەفرۆشن. یعنی قەڵاویە زەعیفیە چوو زانم دەیان جۆرە دەرمان ئیشی سەیدەلانی دەکەن. ئەما تا چەند ڕاستە؟ سەرەتا بەخێرات نەکەم کا کامەرانجان نا عەفوەن ببوورە بەو نوعین نییە ئەمە هەموو شتێک بفرۆشین. هەموو شتێک نافرۆشین. هەشتە و یاسا و ڕێسای خۆی هەیە. بڵێ هەرچی چی بڵێ هەڕەمەچی بیتن ئەوەی وەکو جایبی دەیفرۆشین وەکو جایی بیتن ئەمە جای دەفرۆشین نەک ئەوەی کەوا هەر شتێک بیتن بە کەیفی خۆمان ملماندا بیتە بەرەو بیفرۆشین. باشە دەگوترێت ئەوانەی ئەو کارە دەکەن پیشەی خۆیان نی. کا کامانەنجان ئەمە نزیکەی 15 ساڵە وشەی دەکەم 15 ساڵە وشەی دەکەم ئاداب عەرەبیم تەواو کردیا بڕوات بکە یعنی کابراایەکی سەیدەلانی بی یا مەعهدش تەواو کرد بیتن لەوی باشتر شارەزایمە خدا دەزانی بەدەیان سەیدەلانی کە ساڵی دووەم و سێم دێن هاوکاریان بوومە لەسەر جیایەکان ئەو جیا فلان ناوی هەیە بتوان لەسەوەی بەحث بکە بەحث دەکەن تەقدیم دەکەن هاوکار بووینە یعنی شارەزاییمان هەیە لێ ئەم بەخۆم شارەزاییم لێ هەیە بوارەکەم خۆش دەوێتن. ئایا دەکرێتن وەزارەتی تەندروستی هەر هەڕەمەچی لەگە ڕێزم لە بۆیان بڵێ ئەوەی کە شەهادەی نەبی ئەوە حیسابی لۆ ناکرێت؟ ئەوان دەڵێن کاکە وان نەبێ کۆنتڕۆل ناکرێت دەرمانێکی خراپ زۆری خراپ لە بازار هەیە خەریکە ئێستا دەبێت تۆ ئۆنلاین نازانی سەرچاو. ئەم لەگە ئۆنلاین نیمە ئۆنلاین بەدەیان و بەسەدان پەیجی ناتەندروست ناڕێک هەنا ڕەواز دەدەنە مەوادەکانی خۆیان بە خۆمان ئەمەش کوشتەی ئەو بابەتەینە.
لە زۆربەی ئەو شوێنانەی کە دەرمانی گیایی دەفرۆشن بەسەرمان کردوتەوە بەشی هەرە زۆریان ینی بڕوان نامەیان نییە. خۆشبەختانە یەشێک لەو دوکانانەی لە بازارەکانی هەولێر بەسەرمان کردەوە بینیمان کۆمەڵێک بڕوانامەی داناوە ئەمە تا ڕادەیەک ینی شتێکی دڵخۆشکەرە کە کەسێک کارێک دەکات نزیکە لە پیشەکەی خۆی. تۆ بڕوانامە تێ چیت تەواو کردووە؟ من حەسەیدە لەم تاواکریە بەشی سەیدەری لە هەولێر باش شارەزای ئەوانەی کە لێرە شارەزای دەتوانێت هەر پرسیارە بکەی بە شێوەیە علمی جواب بدەم بە علمی. باشە ئێستا من مەعیدەم دێشی مەعیدە دێشی بۆ نمونە زەیتی کەمون پێش هەموو شتێکی تەماشای تاریخی دەکەی بۆ نمونە لۆ ئێستا بەرەو گەرما دەچین زەیت ئەگەر لە پلەی سلیزی معنی لە ساردی نزیک نەبی زەیتەکە ئەگەر تاریخیشی لەسەربی بەسەر دەچی بۆ نەکو کە بۆ نمونە زەیتی کەمون دانراوە بەیانە لە خوردنی مەلاکەی چا باش ئێستا ئەوە بۆ مەعیدە باش ئەو بۆ مەعیدە باشە بەڵام مەعیدەی من نازانی چییە بۆ دێشی ینی ئازارەکەم چییە سەرچاوەکەی چییە چۆن یەکسەر ئەوە دەدەیت سەرچاوەکەی چ بۆ نمونە لە دووشتی پێدەبی یەک خواردنی سەریع خواردن بە گەرم بستە خوارە دیوارەکانی مەعیدە بریندار دەبی باشە سەرما و گەرما ئەوە یەکەم شت ئەوە ئازارشکێنە ئازارشکێنە دوێ ئەگە بەشی چارە سەر نییە باش ئازارکێنە چارەسەرێ پێم بڵێ ئەو خەڵکێکی زۆر اختصاسی و کارە نییە تۆ حەز دەکەی ئەمانە بەردەوام بن لە کارەکەیان یان شتێکی ئاساییە نەخێر بۆ نمونە چا ڕۆژ پێشێستا بۆ نمونە دوسێ نەفەر کچەکەیان ڕۆژی پاشتر ماگە کوڕک بۆنە قوربانی هەر سەحابەشی ئەو سەحابەچی بوونە قوربان لە سەحابەچی بوونە قوربانی ئەمە ڕاستە ئەمە ڕاستە بڕواشم پێ هەیە باڕاستت پێ بێن بڕواشم پێ برلۆ یعنی ئەم جۆرە حەبانە لە بازار هەیە ئەو حەبانە تاکید بە هەیە بەس ئاگەم داوای سەندیکای دەکەم وەزارەت تەندروستی جدێکی گشتی بکە هەموو بگەڕێ کاکە ئەو حەبەتێ سەرچاوم ئەو حەبە کو دەفرۆشی دەدێکی ئالدەیە دووجیان شیردەر قۆڵم غودا ئەو حەبان هەم کار لە غوودە دەکە بۆ نمونەکو کابرا گرێتە دوکانی من دەرێت دکتۆر محەممەد من هۆرمۆنم نییە غودەم نییە هیچ مشکلەکەم نییە ئێمە کو بزانم بیدەمێت خوانە خواستەوەی ئەو کچەی پێرەودینێ گیانە ئەو کچە بۆ دەرمانە مرد لاوە نەشا قەزا و قەدەربی بەس کە دەرمانەکە پیشادا هەموو خەڵک بڕواایکە ترسا دەرمانەکەت ناسی دەرمانە وەکسا با دەستەی نووسە بعد ماکەس لێرە تاقلید هەیە لە بازار بگەڕێن هەیە مامڕاست پێ ئەوە دەبێت حکومەت ئیجراعات کرد حکومەت ئیجراعات کە با یەکەم کەسش بابێنە دوکانی من لێرە لەو لەنگەیە ناوی کەس ناریم بەس کابرا بەهاراتی دەفرۆشی علاگەی دەفرۆشی حەبی دەفرۆشی من ئاگادارم بە سەدان کەس کە سابەتی لە دەرمانی جیایی دەکات ینی ڕسقی ماڵ و منداڵی پەیدا دەکات ئەمە شتێکە بەڵام خەڵکێک هەیە دەڵێ کاکە ئەوانەی دەرمانی گیایی دەفرۆشن کابرا پسپۆڕیەتی نییە هەر کەسێک هەڵدەستێ بۆ خۆی دوکانێکدا دەنێ و دەڵێ من دکتۆر و یان دەرمانی جیایی دەفرۆشم ئەمە ڕاستە قسەیە ئەم قسەیە تەحەدێک ڕاستە بەڵام ینی کوبرین هەموو کەسێک ئەو ئیشەی دەکا شەهادەچی نییە لەو کوردستان ڕێگە پێدراو نییە ینی کابرا سەحب شەهادەبی ئەو ئیشەی بکە ئەم ئێستا سەحب شەهادەمە تخەڕوجم باڵێ ئایا ئەگەر ئیشەکی نەکەم حکومەت ئامادەم دامەزرێنی تۆ لە بوارە شکە تەخەڕوج لە بوارشکە تەخەڕوجم بەڵام دەتوانم ئیشە چێوهاش بکەم چەند ساڵە و کارە دەکەیت 2 ساڵ دەبێت باشە پێم بڵێ 2 ساڵە ئێستا دەڵێن هەرچی ئەوەی دەمری بە حەبی قەڵەوی بە حەبی زەعیفی بە حەبی زەوقی ئەو حەبە زەوقیە نازانم ئەو حەبە زەوقیت چییە ئەوەندە زۆر بۆ لە بازار دەڵێن هەموو هۆکارەکەی ئەوانە لە ڕێی دەرمانی جیایی ئۆنلاینیان کردوتەوە خەڵکێک دەکەن بە قوربانی بۆ کەمێک پارە ئێمە ئیشی ئۆنلاین ناکەین تەنها دوکانەکەش ماهرە و کەمالێت وەیە تۆ بڕوات بە دەرمانی وزە بەخشەیە لەوانەیە هەبێ بەڵام ئێ من کارم لەسەر نەکردووە من تۆ ناڵێم ئەوەی کە لە بازار هەیە پێت باش زانیاریم لەسەر نیە من دەمەوێت بپرسم لەسەر ئەوە قەڵەو بوون زەعیفی وزەدان بە مرۆڤ چوو گەورەکردن پێست جوانکاری پێست کۆڵۆن ئەو هەموو شتە لە دەرمانی گیایی چارەسەر دەبی بەخۆی هەندێکیان نا
ئێستا چوو گەورەکردن نیتمانە ئەمە لە دەرمانی جیای نیمانە بەڵام ڕێکلامش زۆریش دەبینی کە خەڵک باسی دەکە بەڵام هیچ ئەسل و ئەساسێکی علمی و زانستی تۆ وەکو دکتۆرێک دەڵێ من نیتم هیچ تۆ وەکو دکتۆرێک بە هاوڵاتیان دەڵێ خۆیان لە قەرەی ئەم بابەتە نەدەن چکە درۆیەکی گەورە بەڵێ درێکی بە ناوی زانست شتۆکرێ بەڵام ئەست زانست بێبەریە لەو زانست بێبەریە بێبەریە بەڵێ کەسێک بە دوای مە نەگەڕ ئەوە ئیش دکتۆری جوانکاریە ئەو جوانکاری دەتوانانی مەسەن دکتۆری جوانکاری بەنەشتەرگەری بەڵام وەکو دەرمانی جیایی ئێمە نیمانە یان هەر دەرمانێکی نیمانە ئەم دەرمانی جیایی قسە دەکەم من لە پسپۆری باشە لێرە تۆ چارەسەری چیت هەیە بۆ نمونەکە حکوومەت مۆڵەتی پێداوی و مۆڵەتت هەیە بەڵێ ئەو نەخۆشیانی کە ئێمە مەسەلەن هەم دەتوانی با بڵێن چارەسەری بکەین هەم جیایەکانیشمان مەسەلەن بۆ نەخۆش شەکرەیە نەخۆشی گەدەیە نەخۆشی با بڵێن قۆڵۆنە نەخۆشی با بڵێن قەبزیە با بڵێن هەندێک نەخۆشی پێستە و کوزی بکەی دەم و چاوە با بڵێن دکتۆر گیان بە قوربانت بم یعنی تۆ ئەگە باسی گەدەت کرد ئێستا گەدە دەیان حالەتی جۆر بە جۆری هەیە ئیتیهابە چوزانم کۆمەڵێک شتە من اختصاصم نییە بەڵام من دەزانم کۆمەڵێک ینی هۆکار هەیە کە ببێتە یەک جۆرتان هەیە بۆ یان هەر یەکە جۆری خۆی خاصە مەسەن هەمانە بەس بۆ بەکتریای گەدەیە هەیتمان بۆ با بڵێن ترشەڵۆکی گەدەیە هەیتمان لە بۆ برینی گەدەیە هەیتمان لە بۆ هەرست نەکردنی خواردنە لە گەدا باشە چۆن چارەسەری دۆخەکە دەکرێت بە بینینی تۆ باشترین چارەسەر کە ئەوەیە کە ئەو ئیشە ڕێک بخرێتەوە وەزارەت تەندروستی هەڵبستێ بە پێداچوونەوە بەو شوێنانە ئەو شوێنانی کە مۆڵەتی تەندروستیان نییە هەوڵ بدەن یان ئەو تەیەکەوە ئەو شەهادی کە ئەو داوای کردە بیهێنێ تاوەکو با بڵێن مۆڵەتی پێ بداتن یاخود ئیتر ئیجراعاتی خۆیان لەگەڵ بکەن وەکو پێویست. لە چوارچەوەی ئامادەکردنی پرۆگرامەکەمان کاکوونەر بەڕێوەبەری کارژێڕی پشکنین و بەدواداچوون لە وەزارەتی تەندروستی لەگەڵمان بوو کە ئەوان بەردەوام تیمیان هەیە ینی پسپۆڕێتیان لەسەر ئەو بوارەی هەیە چاودێری تیمەکانی تەندروستی ینی شوێنەکانی دەرمانی جیایی و ئەو شوێنانە دەکەن. کاکوونەر خۆت لەگەڵمان بووی چەند شوێنێکمان بەسەر کردەوە بەشی زۆریان مۆڵەتیان نییە بەشی زۆرە مۆڵەتان نیە لەبەر ئەوەی ڕێژەی دوکانەکان پەرۆ زیاد بوونە و ژمارە تیمەکانمان ینی مەحدودە ئەوەیە هەتاکو ئێستا 100% ناتوانرا بازار کۆنتترۆل بکرێت ڕۆژ زیاد دەبێت ڕۆژ بەڕۆژ زیاد دەبێت بەڵام بە ژێرەی تعلیمات زیاد دەبی و زۆربەی ئەو شوێنانەش تاکێت ئیزرعاتیان لەگەڵ کرایە و داخرانە و تووشی سزای یاسایش کراینەوە و زۆریشان بەڵێ نامەیان پێپڕکرایەوە کە جارێکی تر ئەو شانە دووبارە نەکەنەوە. باشە ئێستا ئێوە بەشی زۆریان کە دەبینین مۆڵەتیان نیە بەڵام ئێستا مۆدلێکی دیکە دەرچووە ئۆنلاین ئەم ئۆنلاینانە چیە؟ ئۆنلاین کاتی خۆشی بە ڕاگەاندنەکان بە ڕسمی ئاگادارمان کردەوە هاوڵاتیان کە هیچ شتێکی چارەسەری تەندروستی دەرمان حاب کەپسول بە هەر شێوازێکی بۆ چارەسەرکردن بەکاربێن ئۆنلاین بەکارینێنن لەبەر ئەوەی شتێکی ڕسمینی و غیر ڕسمیە لەبەر ئەوەی شتی قاچاق مامەڵی پێوە دەکرێت ئەوە دەگەڕێتەوە سەر بواری ڕۆشنبیری هاوڵاتیەکە تا چەند بڕای بە ئۆنلاین هەیە بڕای بە سەیدەلی نیە سەیدەلێت هەیە پزیشکت هەیە یاردەدەری پزیشکت هەیە نەفەری شارەزات هەیە لە بواری دەرمانی جایی ڕۆ لە شوێنانە پرسیار بکە لە شوێنانە بکڕە بۆ دەچی لە شوێنەگەرەکەی ئۆنلاینە نە شوێنی نەمەکانی نەعینوانی نە تەلەفۆنی شتێکی دیارنی. باشە ئێوە کێشەتان لەگەڵ مۆڵەتە یان لەگەڵ ئەو بەرهەمانەیە کە لە دەرمانەکانی جایی دەفرۆشێت ئەمە کێشەی ڕئیسیمان لەگەر ڕۆشنبیری خەڵکە بەڕاستی ڕۆشنبیری خەڵک لەبەرەوەی خەڵک دەچی لەگە شوێنێک تەعامل دەکا یەکەم شت نازانی ئەو شوێنە ئەوە کاری ڕئیسی خۆیتی یاننا دوو مەسەلەی مۆڵەت تقریبا لە کێشەی مۆڵەت کێشەی زۆر کەممانمە لەبەر ئەوەی 2 ساڵە وەزارەتی تەندروستی تعلیماتی نوێی دەرکردووە ڕێنمای نوێی دەرکردووە ئەوانی کە پسپۆرن ئەوانی کە بڕوانە هەڵگەری بڕوانامە پزیشکەکانن یان ئەوانی کۆرێزی کشت و کاڵینە یان ئەوانەی یاردەدەری دەرمانسازن ئەوانە بۆیان هەیە کار بکەن بەڵام لێرە کێشەشی تر هەیە بەعزە خەڵکێک 10 ساڵ 12 ساڵە لەناو کارەکەیە فعلەن کارەکەی باش دەزانی ئیشەکە دەتوانانی بکە بەڵام بڕوانامەی نیە ناتوانانی ئەو مۆڵەتە وەربگری ئەو دەرمانانەی دەفرۆشێ دەرمانی جیای هەمویان باشن یان گومانتان هەیە بە خەڵک دەڵێن ئاگادار بن مەیکڕن بە تەکید گومانمان هەیە بە تەکید گومانمان هەیە تەنها ئەوانە پشتی پێ دەبەسترێ ئەوانە هاوڵاتی دەتوانن بەکاربێنن کە لە کوالێتی کۆنتترۆل دەرچووە ستیکەری پێوە کە ستیکەری پێوەیە کە ستیکەری پێکەوە ئەوە دوو ئەو جیایانەی کە 100% کوردەوارین ینی خەڵک دەتوانانی بەکاری بێنی ئەویش لەلایەن ئەو کەسانەی کە
پسپۆری دەرمانی جیاینا هەندێک لەوانەی دەرمایی جیاییان دەفرۆش دەیانگوت ئەوانەی بوونێتە قوربانی بە دەرمانەکان نەبوو کە ئێمە دەیفرۆشین شتی وان نییە ئەوە ئەو قسێت ڕاست نییە چونکە ئەوە تیمەکانی پشکنین و تیمەکانی دادگای پزیشکی دەتوانن طب العدلی ئەوان دەتوانن ئەو شتێک لای بکەنەوە ئایا ئەوە بۆ دەرمانە مردیان بۆ دەرمانە نەمردیان هاتوونێتە کوالیتی کۆنتترۆلی دەرمان لەگەڵ دکتۆر محەممەد برادرانی دیکە قسەمان کردووە دەرمانێکی زۆر کە پەیوەندیدارە بە خۆ قەڵەوکردن زایفکردن چوو گەورەکردن چوزانم هەموو ئەوانەی کە زۆر جا لە ڕێ ئۆنلاین دەرمانی گیانی تەنانە دەرمانخانەکانش دەفرۆشرێ لەگەڵ دکتۆر محەممەد قسەم کردووە دەڵێت دەستمان بەسەر ئەو دەرمانانە داگرتووە دەرمانەکان خراپن ئەوانەی دەستان بەسەردا ئێمە ماوەک پێشێستا دەستمان بە کۆمەڵک دەرمان گرت کە بە شێوەی قاچاق خاوردەی هەرێمی کوردستان بەڵێ بە شێوەی قاچاق و کە ڕێگەپێدانی کوالیتی کۆنتترۆلی دەرمانیان نەبوو ئەو دەرمانانەی کە بە شێوەی قاچاق هاوردە دەکرێن عادەتەن کەسانێکی بێویژدان ئەو کارە دەکەن کەس نازانی کوالیتی ئەم بەرهەمانە چییە بۆیە سەرچاوی فرۆشتنیشیان دیار نیە زۆربەی جار بە شێوەی ئۆنلاین بازارکردن دەکەن بۆ ئەو بەرهەمانە بەداخەوە دەمەوێت بڵێم خەڵکیش دەستنە ژێرباری ئەو ڕێکلامانەی باوەڕ دەکەن لەبەر ئەوەی ئەو دەرمانانەی ئێستا کە بە شێوەی ئۆنلاین و شت دەفرۆشتن ئەوانە زۆربەی بە شێوەی پاکەجینگ و ئەوانە زۆر بەڕێکی دروستکراوە بەڵام لە ناوەڕۆکدا ناوەڕۆکی دەرمانەکە ئەسڵ و ئەساسی نییە و بەس ئۆنلاین خراپەیان شوێنی تریش خراپ بفرۆش ئۆنلاین بەشەکە لە بۆ ینی هۆکارەکە لە بۆ ساختکردنەوەی ئەو دەرمانانەی کە بە شێوەی قاچاق خاوردە دەکرێن لە شوێنی دیکەش هەیە جۆرەکانی ئەو دەرمانانە جۆری جیاوازیانێ هەیە لە بۆ قەڵەوی بەکاردێت هەیە لە بۆ زعیفی و هەیە بۆ بابەتی جوانکاری و بابەتی چوک گەورەکردن و کۆمەڵک بابەتی جیاواز بەکاردێت ئەوەی من دەبینم دەرمانێکی زۆر هەیە لێرە ئەم دەرمانە دکتۆر گۆڤەند ماندوو نەبی ئەو هەموو فەردەی هەموو یەک جۆرە دەرمانە و چ جۆرە دەرمانێکە ئەوە یەک جۆر نییە نزیکەی 5-6 جۆرە بەڵام شێوەکانی وا دروستکراوە کە نەفسی علبە و شتیان هەبی بەڵام لە قەپاغەکانیان جیاوازە بە هەر جۆرێک بە هەر جۆرێک بێت ئەوە هیچ کوالیتی نییە ینی دەرمانێکە تەنها بۆ مەبەستی بازرگانیکردن دروستکراوە ناتوان ناویش لێ بنێن دەرمان ئێمە لەبەرەوەی بەپێی هیچ ستانداردێکی عالەمی دروست نەکراوە ئەمەی سەگەر بێت و تەمەشای ئەو علبەیە بکەین لێرە کۆمەڵێک دۆزی تێدا نووسراوە کە دەڵێ B1 B2 B3 تێدایە ئەو دۆزانەی بەرامبەری 100 میلیگرام B3 بەپێی لیستی ئیقراری وەزارەتی سەحەی عێراقی نییە نابی B3 لە 25 مایکرۆگرام زیاتر بی کە ئەو نووسرا 100 میلیگرام دەواتە ئەوەی کە لە ناوی نووسراوە هەر بە لە گۆترە شتیان لەسەری نووسراوە ئەمە سەختەیە بەزار بە چەند دەفرۆشرا ئەوە لە هیچ شوێنێکی ڕسمی نییە ئەمە زانیاریمانی لە ساویشتی بەڵام ئەوەی ئۆنلاین هەرێکە بەجیا سعرێکی بۆ خۆی دیاری کردووە ئەمە بەڕاستی لۆەوەی ئەو مادانە کۆنتترۆل بکەین لەبەرەوەی ماوەکی زۆرە کارمان لە سەروانە کردو ینی ئێستەوە وەکو تەمەشا دەکەی سێ فەردەی بەڵام لە کۆگای خۆمان نزیکەی کۆگای کامل بەس ئەو بابەتانەیە کە بە شێوی ئۆنلاین خەریکە لە کیلۆ دەردەچێت دەچێتە تەنوشتی یعنی لەوانەیە ئێستا 30 تەن 40 تەن هەبی لەوەی ینی قەترەکە لە ئەوەی کە بە پێی قسەی خۆی کە نووسراون سوپەرفاد واتە ئەوانەی دانێ قەڵەو بوون هەندێک بۆری دانیشتر هەیە پێشتر بۆ قوربانی شتێکی نەم زۆرەی خواردەوە بە ئەکیت شتێکی لۆ جۆرەی خواردەوەش هاوشێوەی ویە ئەوە ئەو بەرهەمەی ناوی ئەگەر دەست بدە حەبەکانی لە زانستی دەرماسازیدا نابێ حەب دڕ بێت کە دەست لێ دەبێت لوز بێت لۆی ئازاری گەدە نەدات بەڵام ئەوەی کە تەمەشا دەکە ینی بە هیچ ستانداردێک دروست نەکرا ئەمەش زانستێکی تازەیە من دەمەوێت سەرنجی بینەران ڕابکێشم بۆ کۆمەڵێک دەرمان ئەو دەرمانانەی کە بۆ دەگوترێت بۆ گەورەکردنی چۆک چونکە من زۆر جار دەیبینم لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئافرەتە ڕیکلام دەکات بە یەکێکە لەولە بە کوردیش نووسرا دەڵێن ئەم زەیتە
چووکی پیا و گەورە دەکا کە ئەمە ئەس و ئەساسینە لێرە بە چەندین لتر دەستی بەسەردا گیراوە دەرمانێکی دیکە بە هەمان شێوە ئەو دەرمانەی سیرکەن ئەمە قەپێلکێکی یەکجار جوانیشیان بۆ دروست کردووە کارتۆنێکی جوان حابێت لەناو قەپێلکێکی لەم شێوەیە ئەمەش هەر بۆ شتێکی دیکە بە هەمان شێوە کە بۆ پیاوان بەکاردێنرێ ئەوجە بۆ وزێ بۆ گەورەکردنە چوزانم بۆ کۆمەڵێک شتا ئەمانە هەموو زیان بەخشن ینی چەندین دەرمانی جۆر بە جۆرە ئەمە سیرکەن ئەمەش دەرمانێکی دیکەیە دەستی بەسەردا گیراوە پێم بڵێ جۆرەکان زۆرن بۆ قەڵەویە بۆ کۆمەڵێک زۆر بەکردن ئەو کەسا ئەو هاوڵاتیانی کە پێویستە قەڵەوی زەعیفی هەندێک جار بۆ پرت زیادکردن بۆ پێست ڕەونەخکردن هەندێک جار بۆ گەورەکردنی ئەندامە جیاوازەکانی لەش و بۆ مەبەستی وزە بەخشەکان چۆنن ینی زۆر زار دەبینیم بە ئاشکرا لە دەرمانخانەکان یان دەرمانی گیایی دەڵێن ئەوە هێزی سێکسی زیاد دەکات ئەمانەش کامەران دەمێ شتێک ئاماژە پێ بکەم تاجیری ڕاستەقینە بەرهەمی ڕاستەقینە دەهێنێت بەڵام تاجیری ساختە بەرهەمی ساختە محاڵە دەکات بهێنێت بۆ ئەوەی بازرگانی بە پێویستیەکانی خەڵک بکات بۆ نمونە ئەو خەڵکەی کە لەنا کۆمەلگا پێ دەڵێن تۆ زەعیفی تۆ وایان تۆ قەڵەوی ئەوەندە پێیان گوتراوە پەنا دەباتە بەر بەکارهێنانی شتێک کە ئەو کێشەی خۆی چارەسەر بکات بەڵام ئەو شخصە دەبێت زۆر وشار بێت یانە کە تۆ نەچێ لا شخصێک شارەزای لە بوارەی خۆیدا هەبێت دەبی گومانیش لەوە بکەیت کە لە دااتودا تووشی ئەو جیرروگرفتانە ببی یانێ تۆ بچی لە شخصێک لە ئۆنلاین بەرهەمێکی لێ بکڕی کە نازانی ئەوە دەرمانسازە ئەوە پزیشکی پسپۆرە ئەوە لەو بوارە خیندوێتی لە کۆتاییدا بۆمان دەردەکەوێت ئەو هەموو دەرمانەی کە لە شوێنە جۆر بە جۆرەکانی کوردستان لە ژێرناوی دەرمانی جیایی لە ژێرناوی ئۆنلاین لە ژێرناوی دەرمانخانە چوزانم هەموو ئەو شوێنانەی کە ڕێگایەکن بۆ فرۆشتنی دەرمانی ساختە بەردەوام هەن لە بازار بەڵگەش ئۆکو دەبینن کوالیتی کۆنتترۆل بە چەندین تەن دەرمانی جۆر بە جۆری ساختیان دەست بەسەرداگرتووە شەڕەکە بەردەوامە شەڕێک لە نێوان بازرگانی نەفز نزم کە دەیەوێت پارە کۆبکاتەوە لە ڕێگای دەرمانی ساختە و لە بەرامبەردا کوالیتی کۆنتترۆلی دەرمان هەیە ڕۆژانە دەست بەسەر ئەم جۆرە دەرمانانە دەگرێت چێ ئەم مەسەلە یەکلا دەکاتەوە خودی تۆی خودی هاوڵاتیە کە دەبێت وشیار بێت بزانێت چ جۆرە دەرمانێک دەکڕێ لە چ شوێنێک دەکڕێ لە چێش دەکڕێ ئەمانە هەموو ینی وەسیلەیەکی هۆشیارین پێویستە هاوڵاتی بزانێ ئەگەر نا خوا نەخواستە تووشی کێشە و گرفتی تەندروستی دەبێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ